سنتەری ئۆتیزمی حکومی تاکە سنتەرە لە هەولێرێ حکومیە و ئەو سنتەرە لە چەند بەشێک پێک دێتن لە چەند هۆڵێک قوتابیەکان لە بەشی قسەکردن نوتق و هەروەها بەشی ژووری تاریکمان هەیە کە پێی دەرێن تعلیم حسی، ژووری عیلاج طەبیعیمان هەیە و هەروەها هۆڵی وەرزش. منداڵی ئۆتیزم لەگە منداڵی ئاسایی بەرە جیاوازە هە لە سەرەتای تەمەنی دیارە. بۆ نمونە منداڵی ئۆتیزم تەرکیزی زۆر لاوازە، زۆر خراپە. لۆ نمونە منداڵی ئۆتیزم هەیە هاوار دەکا بەبێ هۆ، هەیە دەگریە بەبێ هۆکاری نییە، هەیە زۆربیان قسەی نازانین نوتقی نییە، یان هەیە گەزەی لە خۆی دەداتن، هەیە لە خۆی دەداتن بە مستی لە خۆی دەداتن. سەرەتای هاتنی منداڵی ئۆتیزم لە سنتەر یەکەم زاردەری بە پێشوازێکی گەرم لێ بکەم، یعنی خۆشەویست خۆمی پێ بدەم، یعنی لە باوشی بکەم و بێمە ژۆرەکەی پێ بناسێنم. دەبی زیاتر ڕاهێنانی یاریکردنی لەگە بکەم، یعنی یاری لەگە بکەم و ڕۆتینی ڕۆژانەی فێر بکەم و ئەو دوایە سلوکی دانیشتنی فێر دەکەم. چونکە هەر منداڵەکی ئۆتیزم ئەگەر توانای دانیشتنی نەبی ڕوبەڕوود هیچ ڕاهێنانێک ناتوان لەگەر ئەنجام بدات. هەر منداڵێک لۆ منداڵێکی تر جیاوازە، هەر یەکێ پێویستی بە ڕاهێنانە چییە، یعنی هەموو وەچی یەک نییە. لۆ نمونە هەیە قسەی ناکات، دەبێ من چی لەگە بکەم، دەربڕینی وشەی لەگە بکەم. منداڵ هەیە تەرکیزی نییە، هیچ تەرکیزی نییە، ئەم دەبێت ئەو ڕاهێنانەی لەگە بکەم. لە سنتەری ئۆتیزم عەدەدمان 5 توێژەرە، توێژەرش یەکێکە لە ستافەکانی سنتەری ئۆتیزم. وەرگرتنی منداڵ یەکەم جار دێتە لای توێژەری کۆمەڵایەتی بە تەقریر تۆبی بە لێژنەی پزیشکی کە ئەو لێژنە قراریدا کە ئەو منداڵ ئۆتیزمە یان نا، ئەگەر نەشیبی ڕەوانی دەکەن. یەکەم جار کە منداڵەکە دێ لەگە داکوبابی هەڵسەنگاندنەکە لەگە داکوبابی ئەو منداڵە بە ستوڕە دەبی تەسەڕوفاتی کۆسلوکی و نوتقی هەیە، حرەکەی هەیە، منداڵ هەیە دانیشتنی نییە، منداڵ هەیە نوتقی نییە. چکە ڕێژەی ئۆتیزم لە کەسێک لۆ منداڵە چی فەرقی هەیە؟ تعاملی من لەگەڵ منداڵی ئۆتیزمە لەگەڵ مامۆستایەکەیە لەگەڵ خێزانەکە. مثلەن زاروێ منداڵ مشکلەی هەیە، خەوی باش نییە، خواردنی باش نییە، دیرانە ساڵ بەداجێکە منداڵ مشکلەی چییە؟ لۆ وەی کردیان مەسەلەن منداڵە بە چ باش دەبی، یعنی هەتا پێی خێزانەکان هاوکاری مام بکەن زۆر باشە. کە منداڵیش بیدایەت وەردەگرین دەی مەرجەکانی تێدا لە سال هەتا 12 ساڵی نەخۆشی تکەی نەبیتن، مەسەلەن زاروێ پەرکەمە سەر ئاوشتانەی نەبیتن. داروێ هەردوو حالەتە. ئێستا منداڵی ئۆتیزم زاروێ بە دەرمان بە شڕوب چادەبی، چکە ئەگەر حرەکەی زۆر بیتن ئاجاری وەشە ناوەڵە بەس بە ڕاهێنان لەگە مامۆستا ڕاهێنان دادەنیشن و ڕاهێنان پێ دەکەین و خاصن ئەوانەی حرەکەی تێدا بە حرەکە وڵی هەندێک داکوباب هەیە زۆر باشن، یعنی محاولە مالە یعنی دێ مامۆستا چ ڕاهێنانێکی پێکەی لەگەرتان دەبێت زۆر پێمان خۆش هەندێکیان ناکو دەچنەوە هەتا سبێ عینن زلک عینن زانتا عین حافیزە دێنەوە.